هەر سەبارەت بەم کەیسە کە کەسێک گەڕاوەتەوە هەڵەبجە و بە خانەوادەکەی شاد بۆتەوە، بەڵام باوکەکە دەڵێ کوڕی من نییە، ئەی بەڵام DNA دەڵێ کوڕی ئەوانە. دەمانەوێت هەندێک قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە کوین کە داخۆ بزانین چارەنووسی نەکەر ئەم کوڕە بە هەموو ئەوانەی کە ون بوون لە چیمیابارانی هەڵەبجەدا بزانین بە چۆ دەگا. بە میوانداری زۆر بەڕاست لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵماندایە. کاک لوقمان شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان. با لەوێوە دەست پێ بکەین بەپێی زانیاریەکانی ئێوە تا ئێستا چەند منداڵ ئەگەر زانیاریتان هەبێت چەند منداڵ تا ئێستا ون بووە و نازانرێ، ینی بێ سەر و شۆرێ و نازانرێت چارەنووسی چییە؟ بەڵێ سەرەتا سڵاو لە بەڕێستان و لە ڕێگەی ئێوەشەوە سڵاومان بۆ بینەران و بیسەرانی بەڕێز. بەداخەوە ئەو کەیسەی ئەمڕۆ و ئەو دیمەنانەی کە بینیمان بۆ کۆمەڵی قوربانیان و بۆ قوربانیان و بۆ سەرجەم ئەو هاوڵاتیانەی کە معاناتی هەڵەبجەیان بینیوە کولانەوەی زامی هەڵەبجە بوو بەداخەوە. بەڵێ ئەو ئامارانەی کە لای ئێمە هەیە بەپێی ئەو بەڵگانەی یا بەپێی ئەو وتانەی کاتی خۆی لە ڕێگای دادگاوە لە ڕێگای ئەو لیژنەی پارێزگای هەڵەبجەوە وەرگیرا ببوورە 76 خێزان داوای 190 منداڵیانە کرد و ئەم 190 منداڵە تا ئێستا یەک کەسیان بەڕەسمی دۆزراوەتەوە کە ئەو کات کاک خەلیل بوو و ئەمەی ئەمڕۆژ من بەڕاشکاوی بڵێم کاک مەحموود وەکو کەسێکی وارسی ون بوو سامپڵی نەداوە بۆ ینی پێشتر نەهاتووە بۆ ئەوەی کە بڵێ من منداڵێکم لێون بووە، بەڵکو ئەوەی کە ئەو کات کە هات بۆ وەرگرتنی سامپڵ بۆ ئەوە بوو کە پێشتر دوو منداڵی وەرگرت بوویەوە بۆ لای خۆی کاکشوان و خوشکە ماردین کە ئەمانە بەبێ فەحسی DNA وەرگیرا بوون. دوجار کە هات بۆ ئەوەی لە ڕووی یاساییەوە ئەو گرفتانیان بۆ چارەسەر بکایان ئەو بەڵگە و دیکۆمنتانە لە ڕووی یاساییەوە جێبەجێ بکا بۆیان بۆ ئەوە ئەو کاتە هات سامپڵی DNA داوە. دوجاریش بەداخەوە ماردین وەفاتی کرد پێشەوەی نەتیجەکان دەربچێ و نەتیجەکەی شوانیش دەرچوو کە کوڕی ئەو نەبوو. بۆیە من ناتوانم لەسەر ئەم کەیسە هیچ سەرنجێک بدەم و بەڕاستیش من تەمەنامە کرد ئەمڕۆ بەرپرسانی پارێزگای هەڵەبجە ئەو کەیسەیان ڕابگرتە تاوەکو ئەو نەتیجەیە دووبارە ئەکرایەوە بۆ ئەوەی ئەم نیگەرانی کە لە هەموو خەڵکی هەڵەبجە و بەتایبەتی لە قوربانیەکان دروست بووە دروست نەبووایە. زۆر باش. کاک لوقمان بۆ خۆ دەزانی هەڵەبجە بە حکمی نزیکی لە ئێرانەوە لە نزیکە لەسەر سنوورەوە زۆربەی ئەوەی کە بەرکی میاباران کەوتن بە هەوروژم هەمووی ڕۆیان کردە ئێران. ئەوە زۆربەی ئەو منداڵانش کە قسەیان لەسەر دەکرێت دەبێت لە ئێران ون بوو بن، بەڵام پرسیار ئەوەیە بۆچی ئەم کاکە هاوڕێیە گەیشتۆتە کەرکووک، چۆن گەیشتۆتە کەرکووک؟ ئێوە لەسەر ئەم بابەتە هیچ بەدووادا چونتان نەکردووە؟ بەدڵنیاییەوە یەکەم کەس کە پەیوەندی پێوە کردین پەیوەندی کرد کاک هاوڕێ پەیوەندی بە ئێمەوە کرد وەک کۆمەڵی قوربانیان و هەموو نامۆشتەکانی دەنگیش و وێنەکان و بەڵگەکان لای ئێمە وازحن و ئێمە مەراسیمێکمان هەبوو لەگەڵ کاک سەلاح ئەو کات ئێمە ئەو وێنە و دیکۆمنتانەمان عرض کرد. ئێمە بەڕاشکاوی ئەو کاتەش کە دیمەنەکانمان عرض کرد وتمان لەوانەیە یەکێک بێ لە منداڵەکانی ئەنفالەکانی هەڵەبجە، چونکە ئێمە لە بیرمان نەچێ بەدەر لە کیمیابارانی هەڵەبجە خەڵکی هەڵەبجە ئەنفالیش کرا، چونکە بەڕاستی منداڵی هەڵەبجە لە کاتی تاوانی کیمیاباران بە زەحمەت هەتا جێشی عێراقی زۆربەی زۆری بەجێما یانی ئێمە بینیمان دەیان کەسی سەربازی لە هەڵەبجە نەیانتوانی بکەنە ئەو بەرەوە ئەم کوڕە چۆن گەیشتە هەتیوخانەی بەغاوە لە بەغا لە ئەیتام تەسلیمی ماڵێکی کەرکووکی کرا. بەڕاستی ئەمە لای ئێمە جێگەی پرسیار بوو و بەڕاشکاویش بۆیە ئێمە لەسەر ئەو کەیسە نەمانتوانی هیچ جوڵەیە بکەین لەبەرەوەی مناڵانی هەڵەبجە ئێمە معلوماتی زۆرمان لایە، یعنی ئێمە وەک کۆمەڵی قوربانیان لە ئاستی بەرزی وڵاتی ئێرانە دانیشتنمان لەگەڵ مهندس زەری بافان کردووە کە جێگیری مؤسسەی شەهیدی ببوورە بەرپرسی مؤسسەی شەهیدی ئێرانە و جێگیری ئەحمەدی نەژاد بوو. بەڕاشکاوی وتی مناڵی هەڵەبجە لە ئێران هەیە و ئێمە و کاتە فاروقی زەوارەمان دوان کە مەسئولی هلال ئەحمەر بوو
ئەڵێ من 370 مناڵی هەڵەبجەم داوەتە بێزیستەکانی سەروی خۆم، بەڵام منداڵی هەڵەبجە گەیشت بێتە بەغدا، گەشت بێتە کەرکووک، ئەوە بەلای ئێمەوە جێگەی پرسیار بوو کاتی خۆی و بۆیە ئێمە لەو کەیسەش بەڕاستی خۆمانمان لێ نەدا لەبەرەوەی زۆر بە زەحمەتە بگێت ئەوەی کە ئەکرێ منداڵی ئەنفالەکانی هەڵەبجە بوو بێت یەکێک لە منداڵەکان پاسەوانێک چوزانم سەربازێک لە کاتی پرۆسی ئەنفالا منداڵێکی دەرهێنابێ، بەڵام بۆ ونبوانی تاوانی کیمیابارانی هەڵەبجە ئەستەمە مناڵێکی هەڵەبجە بگاتە بەغدا. باش کاک لوقمان بۆ خۆ دەزانی ینی پشکنینی DNA ئەوە شتێکی زانستیە، دەتوانێت هەموو شتێک یەکلا بکاتەوە. ناکرێت جارێکی کە هەم باوکی هاوڕێ هەم هاوڕێ خۆی سەر لە نوێ بۆ ئەوەی ئەم کەیسە یەکجاری دەزانی کەیسێکی زۆر تراجیدیە، ئەگەر بە هەج لایەکە تەماشای بکەی زۆر ناخۆشە، بەڵام ناکرێت سەر لە نوێ پشکنینی DNA بکرێت بۆ ئەوەی بە تەواوی ئەوە ڕاست بکرێتەوە. بەڵێ دیارە ئێمە ئەمڕۆ کاک مەحموود پەیوەندی پێوە کردین و ئێمەش لە ڕێگای ئەو پەیوەندیانەی کە خۆمان هەمانە لەگەڵ ڕێکخراوە نێونەتەوەیەکانە لەگەڵ ڕێکخراوی ICMP پەیوەندێکی باشمان هەیە و پەیوەندیمان پێوە کردن کە داوامان کرد ئەو سامپڵەمان بۆ دووبارە بکەنەوە بۆ ئەوەی ئەم وەزعە یەکلایی بێتەوە و ئەو گومانە هەم لای کاکە هاوڕێ و هەم لای کاک مەحموود کۆتایی پێبێت و بەڵێنیان داوە ئەوان ئەو پەیامەی ئێمە هەر ئەمڕۆ گەیشتوتە دەڵێن بارەگای سەرەکیان لە هۆڵەندایە گەشتوتە هۆڵەندا و چاوەڕێەکەین بەیانی بۆ دوو بەیانی جوابمان بدەنەوە. ئەو کاتە میکانیزمەکان زۆر ئاسانە، ئایا لە بەغدا سامپڵەکە وەرەگرن لە هەر شوێنێک، ئەو کاتە ئەبرێتە هۆڵەندا و لەوێ ئەو کەیسە بە جددی یەکلایە بێتەوە و ڕێکخراوی ICMP ڕێکخراوێکی جیهانیشە، کەس ناتوانێت تەعنی لێ باوە نەتیجەکانی معتەبەرە لە هەموو جیهاندا. ئەگەر ئەوە بکرێ هەم کار ئاسانیە بۆ هەردوو لاوە ئەو دەنگۆیانش کە هەن ڕاست دەبێتەوە و ئەو کێشەیەش بەڕاستی ئەگاتە چارەسەرێکی کۆتایی. زۆر باشە کاک لوقمان بۆ خۆ دەزانی ینی تاوانی هەڵەبجە تاوانێکی یەکجار گەورەیە، تاوانی جەنۆسایدا دەوڵەتی عێراق دژی گەلی کوردستان ئەنجامی داوە. لە هەموو حاڵێکە ئەگەر کەسێکی هەڵەبجەی منداڵێکی هەڵەبجەی پاش ئەو هەموو ساڵە بدۆزرێتەوە، ئەگەر سەر بە هیچ خێزانێکیش نەبێ خۆ هەڵەبجەیە، ینی ناکرێ ئەو کەسە قبول بکرێ وەکو هەڵەبجەیەک وەکو ئەندامی ئەو خێزانەی کە ئەو دەڵێ من ئەندامی ئەو خێزانم. ئەو ئەکەوێتە سەر ئەو خێزانەی کە تا چەند ئستجابەی هەیە ئەو داواکاری قبولەکە یا ڕەفزیەکە، بەڵام بەڕاشکاوی بڵێن مناڵی هەڵەبجە زۆرن و بەپێی ئەو معلوماتانەی کە ئێمە هەمانە و ئێمە تەنانەت لەگەڵ ئەندام پەرلەمانەکانیش دانیشتێکمان کرد و ئەوان داوایان کرد لە ئێمە وەک وەفدی هەڵەبجە ئەو پەیامە بگەینە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی عێراقەوە نامەیەک بدرێتە پەرلەمانی ئێران. دیارە هەموو ئەو منداڵانەی هەڵەبجە کەون بوون لە ڕێگای فەرمانگەی بێهزیستی ئێرانەوە تەوزە کراون بەسەر خێزانەکان. فەرمانگەی بێهزیستی ئەو دەستگایەیە کە تەعامل لەگەڵ مناڵی بێدایک و باوکە و ئەو کەسانەی کە مناڵیان نابێ لە ڕێ ئەو فەرمانگەەوە مناڵ وەرەگرن. ئێمە داوامان کرد و وەفدێکیش لە پارێزگای هەڵەبجەوە لە یەکێتی زانایان لە قایمقامی هەڵەبجە و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی سەردانی بەغامان کرد و ئەو یادداشتەماندایە سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی داوا بکرێت لە پەرلەمانی ئێران کە لەو بەروارەی کیمیابارانی هەڵەبجە کراوە ئەو پەروەندەی فەرمانگەی بێهزیستی هەڵبدرێتەوە، چونکە بەڕاستی ئەو فەرمانگەیە نایڵێت کەس ئەو مەلەفە هەڵبداتەوە تەنها ڕەزامەندی خێزانەکە نەبێت. ئێمە بینیمان کاتێک مناڵەکان لە کاتی مردنی کەسی یەکەمەکەیانە سەر هەڵەدەنەوە، کاتێک بینیمان کوبرای حەمیدپور کە ئەو دایکەی عەلی هەڵەبجەیی بەخێو کردبوو کاتێک سیارە لێیدا ئەو کاتە پێیان وت تۆ هەڵەبجەیت، کاتێک بینیمان ئاغای باروچیان وەفا دەکا بە مریەم ئەڵێن تۆ هەڵەبجەیت، کاتێک باوکی بەرزان ئەمرێت پێڵێن بۆیە ئەمانە ئاغای جەعفەری ئەمرێت بە بەرزان ئەڵێن تۆ هەڵەبجەیت. بۆیە ئەم کەیسە ئاڵۆزە و دەبێت حکوومەت هێرێمی کوردستان بە جددی لەسەر ئەم کەیسە کار بکە و خاوەنداریەتی ئەم کەیسە بکە و سامپڵی ئەو خێزانە وەربگرێت کە باز لە ئەوە ئەکەن کە مناڵی ونبوویان هەیە و دوجار هەر منداڵێکی سۆراغەکرێ لەگەڵ ئەوانە بەراورد بکرێ بۆ ئەوەی ئەمڕۆ ڕوویدا دووبارە نەبێتەوە. زۆر باشە زۆر بەڕێز لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. شەوتان باش.